سڵاتان لێبێت و بەخێر بێن بۆ پۆدکاستی هزر و ئەمە یەکەم زنجیرەمانە. ئەم پۆدکاستە بەشێکە لە کار و چالشەکانی ناوەندی هزر بۆ زانست و فەلسەفە. و لە پرۆگرامی ئەمڕۆمانە بابەتێکمان هەڵبژاردووە کە باسی کەین و بابەتە پەیوەندیدارەکان بەمانیشەوە کە ئەویش بریتیە لە ئارێشەکانی زمانی کوردی و هەروەها تێکدانی زمانی کوردی لەم سەردەمەی لەم ڕۆژگارەی ئەمڕۆمانە. بێگومان باسکردنی ئارێشەکانی زمانی کوردی بابەتێکی زۆر قوڵ و فراوانە و ئێمە ئەبێ پێ بنینە سەر چەندان لە قیجیاوازەوە بابەتەکە تەنها پەیوەست نییە بە زمانەوانیەوە وەکو لە هەمان کاتا بابەتێکی نەتەوەییە، بابەتێکی کلتوریە و هەروەها تەنانەت بابەتێکی ڕامیاریشە کە ئێستا وردە وردە لە باسکردنی باسوخواسەکانی ئەمڕۆمانە بۆمان ڕوونەبێتەوە کە باسکردنی ئارێشەکانی زمانی کوردی ئاسان نییە. یعنی باسکردنی کێشەکان، دیاریکردنی کێشەکان، چارەسەرکردنیان بەڕاستی پێویستی بە پرۆسەیەکی دوور و درێژەیە و پێویستە چەندان کاری بۆ بکرێت. بەهەرحاڵ یەکێک لەو ڤیدیۆیانەی سەرنجی ڕاکێشام لەم چەند ڕۆژەی دواییە بینیم و چەند خەمخۆرێکیش بەڕاستی بڵاویان کرد بۆ ڕەخنەیان گرتبوو. ئەویش پارچە ڤیدیۆیەکە لە ڕەکلامێکی کەناڵی ڕووداوە بوو کە گوایە پرۆگرامێکی نوێیان هەیە بۆ مناڵان و ئەیانەوێ خزمەتی مناڵان بکەن. پرۆگرامەکەن ئەوی نون و نیوز بوو. بۆ شێوازەی کە مناڵەکان قسەیان نەکرد بەڕاستی زمانی کوردی نەبوو، هەروەکو سیڤەری هاوڕێم وتی زمانەکە ئینگلیزی بوو بەڵام بە ڕێزمانی کوردی، بە دەستوری زمانی کوردی. بۆیە بەڕاستی ڕاستەکات. من حەزەکەم بڵێم سەرەتا حەزەکەم باز لەو ڤیدیۆی کەناڵی ڕوودا بکەم و دواتر قوڵ بینەوە شیکاریەک بۆ ڤیدیۆکە بکەین. ئەگەر سیر بکەین ئێمە ناتوانین هەموو شتێک بڵین 100% ئەو شتە خراپە یان 100% ئەو شتە باشە. پرۆگرامێکەکەی بۆ مناڵان زۆر باشە، بەڵام بۆ شێوازە ئاخافتنە بۆ نمونە تۆ فەیڤرەت خواردنت چییە؟ ئاخر فەیڤرەت خواردن بەڕاستی ئەوە تێکدانی زمانی کوردیە. یان بۆ نمونە تۆ ئەڵێی من دریمم نازانم ئەوەیە و هەتا دوایی دەوە بەڕاستی تێکدانی زمانی کوردی. هەرچەندە من وەکو زمانەوانێک لاریم لەوە نییە وشەی بێگانە لە زمانی کوردیا بەکار بێنرێ، لەبەرەوەی سروشتی زمانەکان وایە. ئەگەر تۆ سری زمانەکان بکەیت ئەبینیت زمانەکان بە بەردەوام ئەگۆڕدرێن. ئەگەر تۆ چەندان ساڵ چەند هەزار ساڵانێک بگەڕێتەوە پێش ئێستا زمانێک نەبوو بە ناوی زمانی عەرەبی، زمانێک نەبوو بە ناوی زمانی کوردی. هەرچۆنێک بێ ئەکرێ فۆرمی کۆنی ئەم زمانانە بوونی هەبوو بێ یاخۆت باو باپیرانی ئەم زمانانە بوونیان نەبوو بێ، بەڵام زۆر جیاوازن لەو زمانانەی کە ئێستا هەمانە. ئێستا ئەگەر تۆ سەیری زمانی ئینگلیزی کۆمکەی، ئێمە کۆنترین بەرهەمی وێژەیی لە زمانی ئینگلیزیە داستانەکەی بیۆلۆفە کە تەنانەت فلیمی شەیە لەسەری فلیمێکی ئەنیمەیشنی هەیە. بەڕاستی فلیمێکی زۆر ناوازەیە دروستیان کردووە لەسەری، بەڵام هەرچۆنێک بێت دەقی بیۆلۆف بەڕاستی هەرچەندە زمانی ئینگلیزیە بەڵام بەڕاستی جودایە و جیاوازە لەو زمانە ئینگلیزی کە شکسپیر قسەی پێ کردووە و زۆر جیاوازە لەو ئینگلیزی کە لە سەدەی 19 بوونی هەبووە و زۆر جیاوازیشە لەو ئینگلیزی کە ئێستا قسەی پێەکەین. هەر دوور نەڕۆین بۆ زمانی ئینگلیزی، تەنانەت ئەگە زمانی کوردی وەربگرین لەوانەیە هەرچەندە ئەو زمانی کەنالی بەکارهێناوە یاخود وەفایی بەکارهێناوە، فایق بێکەس تا ڕادەیەک زمانەکەی مۆدێرنە، بەڵام ئەگەر مەحوی وەرگرین یان نالی وەرگرین یاخود حەجی قادری کۆیە تا دوایی لەوانەیە هەنێ وشە تێنەگەین، هەنێکمان هەنێ بابەتی لێ تێنەگەین، یان باڕۆنیسە بابەتایری ئەمەدانی بۆ نمونە شاعرانی بابەتایری ئەمەدانی نووسێتی. ڕاست دیالێکتەکەش جودایە بەڵام لە هەمان کاتە زمانی کوردیە. یان شاعرەکانی مەولەوی کە بە دیالێکتی هەورامانیە. بەڕاستی ئەگەر من بە شەرحیادنەی خوێنمەوە، یعنی ئەو کەشلۆڤەی دەقەکە کراوەنەی خوێنمەوە لەوانەیە تێنەگەم و تێژ ناگەم. من لە بیرمە کە دەقەکانی مەستوری ئەردەڵانمە خوێنەوە بەڕاستی لە هەنێشتا تێناگەشم. ئەم زانی کوردیە لە ڕیتمی نووسینەکەیە، لە خوێندنەوەکەیە، هەستەکەی کوردیە.
بەڵام ناتوانانی واتای لێ هەڵهێنجی. هەرچۆنێک بێ مەبەستی منەوەی زمانەکان بە بەردەوام گۆڕانکاریان بەسەریە بمانێ و نەمانێ وشەی جیاواز لەو زمانەکانی ترەوەیەنە ناو زمانەکەی تۆ وشەی زمانی تۆش ئەچێتە ناو زمانەکانی ترەوە، یعنی زمانەکان بە شێوازێک هاوشێوە بوون، یعنی تا تۆ ئیتیمۆلۆژیا کە بریتە لە زانستی ڕێشەناسی وشە یاخود ئەگەر زمانەوانی نەخوێنیت بەتایبەتی زمانەوانی مێژوویی نازانیت ئەم زمانانە چەند هاوبەش و هاوشێوەیەکی یەکجار زۆریان هەیە. من تەنانەت دایمە قسەیەک هەیە دووبارەیەکەم ویان بیری لێکەم و ئەڵم تا زمانی دایکی کەسێکی تر فێر نەبیت ئەوە هەرگیز زمانی دایکی خۆ فێر نابی، و تا زمانی دایکێکی تر فێر نەبی بۆ دەرناکێت کە زمانەکان چەند هاوشێون لە زۆر لایەنە زمانەکان هاوشێون نەتەوە جیاوازەکان. بەڵام لەگەڵ ئەوانەشە ئێمە ئەبێ ئاگادار بین کە چ وشەیەک وەرەگرین لە زمانێکی ترەوە کە چ وشەیەکمان پێویستە چ وشەیەکمان پێویست نییە. ئێستا بۆ منە وشەی دریم وشەی فیڤرت ئەمانە پێویستمان بۆ وشانە نییە بەکاری بینین لە کوردیە. ئێستا بۆ نمونە من پێت دەڵێم فیڤرت خواردنی تۆ چییە لە باتیەوە ئەمتوانی بڵێم تۆ چ خواردنێکت بەدڵە سەری ئەو دەربڕینە کە زۆر جوانە چ خواردنێک دڵ ئێوێ، یعنی بۆ شازەی بە شازە دەربڕینە کوردیەکە شازە دەربڕینە کوردیەکە جیاوازترە لە شازە دەربڕینە ئینگلیزیەکە و بەڕای من زۆر جوانترە لەبەرەوەی کوردیەکە زۆر وەسفیانەترە و ئەگەر سەرکی لە ڕوانگەیشی کولتوریەوە هاتووە. ئێستا ئەگەر سەریکەین زمانی ئینگلیزی ئەگەر بڵێ کەسێک قژی سپی بووە ئەڵێ قژی ڕاسازی بووە، وەڵام لە کوردی ئەڵێن قژی سپی بووە، من جیاوازی کولتوریە بۆ ئەو دەربڕینە کولتوریە کوردیەکە زۆر جوانە. من دژی ئەوە نیم، یان ڤیدیۆکە ئەوە دڵی خۆش کردم کە لە مناڵی و هەندێک بیانی لە تەمەنێکی بچووکەوە لە کوردستانە مناڵەکان بەریەکەوتنیان هەیە لەگەڵ کولتورە جیاوازەکانە، فێری زمانی ئینگلیزیە بن، بۆ نمونە یەکێک لەو مناڵانە باس لە گۆرانی BTS کرد، هەرچەندە من بەڕاستی حەزم لە BTS و K-pop نییە تا ڕادەیەکی زۆر، بەڵام ئەگەر سێری بکەین BTS کولتوری کۆریە هەرچەندە نازانم بەدڵم نییە K-pop، بەڵام شتێکی زۆر باشە کە تۆ مناڵێک بەو تەمەنە ئاگاداری کولتورەکانی تر بێ بۆ ئەوەی مرۆڤێکی ئێگۆسنتریکانە نەبێت، چ خودبنکەیی نەبێت تەنها خۆی لاگرنگ بێ و کولتورەکانی تر هەز بە کولتورەکانی تر نەگا. بەڵام لە هەمان کاتیشا بەڕاستی گرنگە کە کولتوری خۆمان لەبیر نەکەین. هەرچۆنە لەو قسانەی کە کردم کە بێگومان وشەی زۆرتیا لە زمانەکانی ترەوە هاتووە، ئێستا وشەی پۆدکاست وشەیەکی کوردی نییە، وشەی فەلسەفە وشەیەکی کوردی نییە، وشەیەکی یۆنانی کۆنە بەڵام لە کوردی هەمانە، وشەی پرۆگرام وشەیەکی کوردی نییە کە لە سەرەتایە کە سڵاوم لێکردن ئەوەم وت. تەنانەت وشەی سڵاو وشەیەکی هاوبەشە لە نێوان زۆرێک لە زمانە هیندۆ-ئەوروپیەکانە، یعنی ئەگەر بۆ سەری زمانی فەڕەنسی بکەین لە باتی سڵاو سەلویان ئێڵێن سەلو سڵاو، بە ئینگلیزی میلیتەری سەلوت هەیە، سەلوت واتە سڵاوکردنێکی سەربازیانە یاخود سڵاوکردنێکی تایبەت. بۆیە ئەبینیت ئەم زمانانە زۆر هاوبەشیان لە نێوانیەکە هەیە، بۆیە من هیچ لاریم نییە وشە لە عەرەبیە وەربگرین لە تورکیە وەربگرین، لە سروشتی زمان ئاوایە وشە وەرئەگری لە وڵات و ئیتر بە هەر هۆکارێک بێ، بەڵام ئەبێ ئاگامان لێبێ چ وشەیەک وەرەگرین و بۆ وەریەگرین، چ وشەیەک دائەتاشین و بۆ ئەمە توانین وشەی خۆمان دروستکەین، بەڵام پێویست ناکە. ئێستا بۆ من وشەی کۆمپیوتەر وشەیەکە لە ئینگلیزیەوە هاتەوە کەوا بزانم وشەی کۆمپیوتەر بە ئەسڵەوانەیە لە فەڕەنسی کۆنەوە هاتبێتە ناو ئینگلیزیەوە ئەویش سەرچاوەکەی لاتینی بوێت، بەڵام هەرچۆنە بێ وشەی کۆمپیوتەر لە وشەی هەژمارکردنەوە هاتۆ کۆمت، یان ئەگەسێکی وشەی کۆمپیوتەر ئێمە ئێستا وشەیەکی تا ڕادێک وشەیەکی نێودەوڵەتیە، من لە هەموو زمانەکانە وشەی بڵێ کۆمپیوتەر لە هەر شوێنێک خەڵک ئەزانێت، بۆی پێویست ناکە ئەو شێم ئەوەی من ئاگادار بم لە زمانی فارسی ئازم دەستگایەکەیە لە ئێرانە کە هەموو ئەو شانەی کەیان دایە ڕژن باشە، ئێمە پێویست ناکە لە کوردیە بۆ شێوازە تونڕەوانەیە بڕۆین لەگەڵ زمانەکەمانە ببین بە پوختگەرایەکی پوخت، ئەوە بەڕاستی دروست نییە بەلای من کە ئێستا ئێمە سەر فکری دووەم کە بریتیە لە هزری پرسکریپتیڤزم و دیسکریپتیڤزم لە زمانەوانیە کە بە کوردی شیەکەینەوە، بەڵام ئێمە پێویست ناکە وشەی کۆمپیوتەر بگۆڕین، وشەی کۆمپیوتەر هاتۆتە کوردیەوە بەخێر بێ بەکارهێنین و تەواو، پێویست ناکە من بێم وشەی کۆمپیوتەر وشەیەکی تر دابڕێژم
ینی بەڕاستی زمانەکە قەرەباڵغکەم بەبێ سوودانە. بۆیە هەنێ وشە پێویست ناکات ئێمە خۆمان نیگەران بکەین کاتونەتە ناو زمانی کوردیەوە. پێویست ناکە خۆمان نیگەران بکەین هەر وشەیە گاتۆتە ناو زمانی کوردیەوە، بەڵام پێویستە ئاگامان لێبێ کە چۆن بەکارهێنین کە ئێمە لەو بەرنامەی کەناڵی ڕووداوە بەڕاستی زمانی کوردی مۆدێرن مرد، زمانێکی تر لەدایک بوو کە کوردی نییە، بەڵکو ئێمە توانین ناوی بنین پجن یان ناوی بنین ئەگەسێکی لە زمانەوانیە دوو دەستەواژە هەیە پێوترێت زمانی پجن و زمانی کڕیۆڵ. زمانی پجن زمانێکە دروست دەکرێت لە کۆمەڵێک زمان تێکەڵاو ئەکرێ بۆی بەکاربێنرێت، کڕیۆڵیش بە هەمان شێوەیە، بەڵام یەکێک لەم دوو چەمکە دانەیەکیان درێژتر ئەمێنێتەوە بێتە زمانی فەرمی یاخۆ دەبێتە زمانی ڕەسەنی نەوەکانی داهاتوو. بەس ئەگەر سێری گەینەمە زمانی پجن بۆ نمونە هەمانە ئینگلیزی و هین تێکەڵاو کراوە، ئینگلیزی و فەڕەنسی و چینی و هاوایی لە یەک شوێنە تێکەڵاو کراوە زمانەکە بەکار ئێهێنرێت، بەڵام زمانێکی تەواو نییە دروست کرد، زمانێکی تەواو نییە دروست کرد. ئیتر زمانێکیان گرامەرەکەی بەکارێنی، زمانێکیشان وشەکان لە کۆمەڵێک زمانی ترەوە ئێنی، زمانێکی نییە دروست دەکەی. من ناڵێم ئەمە خراپە، بەڵام ینی بۆ لە کوردستانە نە کلتورەکەی وایە پێویستمان بۆ بێ، نە ژینگەکەی وایە، نە لە ڕووی مێژویە وا پێویستی کردو کە ئێمە زمانێکی وا دابنی. بەڵام هەنێک لەو وڵاتانەی تر ئێستا بۆ نمونە ئەگەر تۆ سێری کەناراوەکانی مەدەگەسکەر بکەی، دورگەی مەدەگەسکەر یاخۆت بە تایبەتی ڕێیونیۆن کە من زانیاریم زیاتر لێ دورگەیەکە لە مەدەگەسکەرەوە نزیکە، بەڵام سەر بە وڵاتی فەڕەنسایە، چکە هەیە هاوڕێمەیە کە خەڵکی ڕێیونیۆنن. ئەم دورگەیە زمانێکی بێت جگەلەوەی کە فەڕەنسی بەکارێنن، کڕیۆڵیش بەکارێنن. کڕیۆڵەکە زمانێکە لە فەڕەنسی و چەند زمانێکی ڕەسەنی ئەو ناوچەیە هەبووە، ئەو زمانە کڕیۆڵە دروست بووە، بەڵام تەواو زمانێکی جیا پێڵن کڕیۆڵ، پێی ناڵن چیتر زمانی فەڕەنسی نییە، چیتر زمانی ڕەسەنی ئەو ناوچە ڕێیونیۆن نییە، چیتر زمانی ڕەسەنی ئەو ناوچەیە نییە، زمانێکی تەواو تازە دروست. کەناڵی ڕووداویش ئەم زمانێکی نوێی هێنایەک هایەوە. و تۆ من دڵنیا نیم، بەڵام لەوەی ئەو مناڵانە پەروەردەیەکی تایبەت کرابن لە قوتابخانەیەکی بەپارە بن کە ئینگلیزی تیا زمانی سەرەکیە تا دوایی، بەڵام تۆ بکە پرۆگرامێکەکەی کە بەرنامەیەک ئەکەیت بۆ ئەوەی بۆ مناڵانی کوردستان بێت، بۆ زمانە قسە ئەەکەی هەموو مناڵانی کوردستان چانسی ئەوەیان نییە، بەختی ئەوەیان نییە کە لە قوتابخانەیەکە بخوێنن کە گرنگی زیاتریان پێبن لە هەموو ڕووەکانەوە. ینی کەسێک بە ئینگلیزی نەزانێت قسە بکات بەڕاستی مەحاڵە لەو بەرنامەیە تێبگات بە گەورە و بە بچووکیشەوە. تۆ لەوەیە بەس عەزابی مناڵەکانی مناڵیش کە بینێ و مناڵانە بۆ شازە قساکەن و هاتوونەتە سەر تیڤ وا ئەزانن ئەبێ بۆ شازە قسە بکەن، اینجا بۆیان هەیە بێنە سەر تیڤ، یان واتی ئەگەن کە پلێکی باڵایە ئەگەر بۆ زمانە قسە بکەی. بۆیە لەم حاڵەتەیە تۆ مناڵان وا لێ ئەەکەی کە هەوڵ بن زمانی دایشانە بیرکەن و ئەو زمانە سەقەتەی کە دروست کردووە کە بوونی نەبوو تۆ هێناتەکایەوە هەوڵی ئەو زمانە بە زۆر بەسەریانە بسەپێنی. یعنی ئەمانە تۆ ئەم مناڵانە وێنا کردوتە بە نمونە بۆی مناڵەکانی تە چاوی لێ بکەنی، تە مناڵەکانی چاوی لێگەن لە ڕووی زمانەوە بێ لە ڕووی ئەموو ڕووەکانی ترەوە. بەڕاستی گرنگە من بزمانی خۆمان لەبیر نەکەین. بەرحاڵ من دژی فێربوونی زمانی دووەم نیم، زمانی دووەم بەڕاستی بەڕای من زۆر گرنگە هەموو تاکێکی کورد زیاد لە دوو زمان بزانێت. جەلالەدینی ڕۆمی وتێکی زۆر جوانی ئەڵێ زمانێکی نوێ فێر بە تاوەکو و جیهانێکی نوێ ببینیت. تەنانەت وتەیەکی تر هەیە ئەڵێ فێربوونی زمانی دووەم بریتی نییە لە فێربوونی وشەی زۆرتر بۆ شتێک. بۆ نمونە من بە کەوچکەڵێم بە کوردی کەوچکە، بە عەرەبی میلعەقەیە، بە ئینگلیزی پێوترێ سپون. ئەم بوتەگاڵێ بۆ نمونە فێربوونی ئەم سێ زمانە فێربوونی هەمان وشە نییە بۆ هەمان شت، بەڵکو بریتیە لە فێربوونی ڕێگەی جیاواز بۆ بیرکردنەوە لە جیهان.
بۆیە بەڕاستی فێربوونی زمانێکی دووەم و فێربوونی زمانی دووەم و سێم تەنانەت چوارەمیش زۆر گرنگە و لێکۆڵینەوەکان سەلمانیوانە کە ئەوانەی کە زمانێک زیاتر قسە ئەکەن خانەکانی مێشتیان باشتر کارەکەوە و خانی مێشتیان زیاترە وەک لە کەسانی تر مرۆڤ زیرەکترە بێ و توانایەک بەدەستێنن ئەو کەسانی کە زیاد لە زمانێک قسەکەن بەتایبەتی ئەوانەی کە لە مناڵی و فێری زمانێکی تر ئەکرێن لە پاڵ زمانە ینی فێری دوو زمانی ڕەسەنیانەیە کە پێی ئەو کردەی کە دوو زمانی ڕەسەنیا خودت زیاتر مناڵ فێریە بێت لە کاتی مناڵەیە پێوترێ بیلینگواڵزم ئەم مناڵانە زۆر باشتر مێشکیان کارترەکە و خێراتر کارترەکە و کەسانی ئەقلانیترن ئەگەر سێر پێی شینێکیان هەیە خاصەتێکی یان بۆ دروستە بێت لە مناڵی و پێی وترێت کۆد سویچینگ یعنی واتە گۆڕینی کۆت وایان لێ ئەیە کاتێک بە زمانی خۆیان قساکەن یەکسەر لە پڕ ئەتوانن بێگۆڕن بە زمانێکی دەریاخۆت هەردووشی تێکەڵاوکەن بە شێوەیەکی زۆر خێرا و باش نەکەوەکەوەی کەناڵی ڕوودا و بەڵکو من باسیەکەم لە شەپێدانی زمانەوانیە هەیە لە دیڤلۆپمنتال لینگویستیکس هەیە هەر چۆنێک بێت فێربوونی زمانی دووەم گرنگە و من دژی فێربوونی زمانی دووەم نیم و من کەسێکی ناسیۆنالیستیش نیم بڵام ئەبێ زمانی کوردی بپارێزین و نابێ هەرگیز گۆڕانکاری بەسەرابێ لەبەر ئەوەی ئەگەر کەسێک زانستی زمانەوانی خوێن بێ و زمانەوان بێت دڵنیای کە زمانەکان ئەگۆڕێەوە ئەم زمانە کوردی کە من ئەمڕۆ قسەی پێەکەم دڵنیا بن لە ماوەیەکی داهاتووە بۆ نەمونە لە 100 ساڵی داهاتووە بێ لە 200 بێ لە 1000 ساڵی داهاتووە بێ ئەم زمانە ئەمرێ کەس نامێنێتەوە بم زمانە قسە بکات ئەگەر تۆ ئێمە ئامێرێکی کات گەڕانەوەی کات دروست بکەین کەسێک بگەڕێنینەوە بۆ با بڵێن کەسێکە گەڕێنینەوە بۆ 2000 ساڵ پێش ئێستا هەر لەو شوێنەی خۆتا هەر لەو ناوچەی کە لێی لەدایک بووی کە 2000 ساڵ 3000 ساڵ بوو گەڕێنمەوە لە زمانی ئەو ناوچەیە مەحاڵە تێبگەی تەنانەت ئەگەر فۆرمی کۆنی ئەو زمانی خودی خۆشە بێت ئەمە نەک بۆ زمانی کوردی بۆ هەموو زمانەکانی دنیا ڕاستە بۆیە ئێمە ئەگەر هاتوو بە شێوەیەکی ناسیۆنالیستیانەی پوخت زۆر بە پوختی بە نەتەوە پەرستیانە لە زمان بڕوانی ناخود بە شێوەیەکی پوخت گەرایی پیورزم لە زمان بڕوانین بەڕاستی ئێمە بە هەڵای ئاچوین من لە ڕوانگەیشی نەتەوەیانی پوختی ینی ناسیۆنالیستی تۆنەوە لەم بابەتە ناڕوانم بەڵام لە هەمان کاتە هەڵەیە ئەگەر زمانی دایک بۆ شێوازەی لێبێت و بێگومان پەروەردەکەش لە ماڵەوەیە و لە حکومەتەوەیە بۆ نمونە تۆ لە قوتابخانەوە پەروەردەکرێن ینی ئەبێ بۆ گرنگیان نێوە بە زمانی کوردی و دواتر کێشەیەکە لە کوردستانە ڕایەک دروست بووە ئەگەر تۆ وشەی ئینگلیزی تێکەڵاوکە یان ئەگەر ڕاکە بکەی بەڕوە یعنی وەکو ئینی ئینگلیزیەکانی لێوگەی تۆ کەسێکی ڕۆشنبیری بەڵام ڕۆشنبیری لە شێوازی قسەکردنەوە نییە ڕۆشنبیری لە شێوازی بیرکردنەوە من هاوڕام یعنی زۆر وشە هەیە من نازانم بۆ نمونە کاتێکە فکرێکی فەلسەفی یاخود زانستی زمانەوانی یان زانستی ئێمە ڕوونکەمەوە مەحاڵە بتوانم دەستەواژەیەک بەکارنێنم کە ئینگلیزی بێت یان دەستەواژەیەک بەکارنێنم لە زمانێکی ترەوە هاتبێ بەڵام ئەمە واتای ئەوە نیە من بە ئەنقەست وا ئەەکەم بۆیە من تا پێم بکرێ خودی خۆم هەرچەند من مرتاحم و ئاسوودەم لە بەکارهێنانی زمانی ئینگلیزیە و بەکارهێنانی زۆرە گوشە لە کاتی قسەکردنە بەڵام تا پێم بکرێت هەوڵ ناهێم زمانی ئینگلیزیەکە بەکاربێنم بۆی زمانە کوردەکە پارێزم زمانی کوردی زمانی زۆر جوانە بەڕاستی چاوتەنگوێرە بێ گەر ینی ئەوە هەر بریناریکەن ئەم کەناڵانە نەگەمەت ئەمە پارچە ڤیدیۆیەکە بەڵام کەناڵەکان بەڕاستی بەردەوامن لە تێکدانی زمانی کوردی لەو کاتەوە لە کاتێکی زۆر کۆنەوە وردەوردەوە دەستیان کردەوە بە تێکدانی زمانەکان ئەگەر تەنانەت بگەڕێیتەوە بۆ پرۆگرامی من جیاوازم و نازانم ئەمانە کۆمەڵە گوشی زۆر سەیرانە نایە زمانی کوردی هەنێک لە وشەکان پێویست نەبوون هەنێ لە وشەکان بەڕاستی پێویست نەبوون بێنە ناو زمانی کوردیەوە هەرچۆنێک بێت من حەزەکەم بێمە سەر باسێکی ترمان کەویش پرسکرپتیڤزم و دیسکرپتیڤزمە کەویش پەیوەندیدارن بە زمان هەرچەنە باسم کرد بە فکرەکانم باس کرد بەڵام پرسکرپتیڤزم ئەتوانین ناویان بنین ڕەچەتەگەرایی یاخود ناویان بنین یاساگەرایی ئەم زمانەوانانن کە یان ئەو کەسانن کە لایەن وایە ئەبێ زمان کۆمەڵە یاسایەک بن و تەواو و نابێ لەو یاسانە لێیان لابێت هەرچی دیسکرپتیڤستەکانە یاخود ڕێبازی دیسکرپتیڤزم واتە وەسفگەراکان یاخود بە کوردی دەتوانین بڵین ڤەگێڕانگەراکان کە ئەوان لایەن وایە پێویست زمان هەڵە نییە یعنی ئەگەر من هەڵەیەکی گرامەری بکەم ئەمە هەڵە نییە ئەمە تەنها
پرۆسەی گۆڕانی زمانە. زمان بەم پرۆسێ گۆڕانکاری بەسەرایەت، ئەگینا هەڵە وەکو هەڵە نییە. لە نێوان پرسکریپتیڤستەکان و دیسکریپتیڤستەکانە بەڕاستی من دیسکریپتیڤستم و ئەوەی زمانەوانێکی زانستیانە بێت بەدەست خۆ نییە، ئەبیتە کەسێکی دیسکریپتیڤست لەبەری بۆ دەرەکەوێ زمانی پیرۆز بوونی نییە، شتێک بوونی نابێت بەوەی کە تۆ ناویبنی ئەم زمانە پیرۆزە نابێت هیچ گۆڕانکاری بەسەرابێت، لەبەری بتەوێ و نەتەوێت گۆڕانکاری بەسەرایەت، بتەوێ و نەتەوێت گۆڕانکاری بەسەر ئەو زمانەیەت. فکرەی ئەوەی کە زمانێک پیرۆزەیان نا زۆر هۆکار هەیە بۆی، هۆکاری ئەتنیکی هەیە، هۆکاری نەتەوەیی هەیە، هۆکاری کلتوری هەیە، هۆکاری ئاینی هەیە کە تۆ بە زمانێک بڵێ پیرۆز. تەنانەت ئەگەر خودی ئێساوانم زمانی سانسکریتی بە زمانیش پیرۆز دانێ، زمانی کوردی تەنانەت ێکێکە لەو زمانانەیە کە کوردەکان بە پیرۆزی دانێن. بۆیە ینی زۆر هۆکار هەیە کە بەڕای من هۆکارەکان زیاتر ئیثنۆسنتریکن، شەقی ینی نەتەوە بە بنکەی ئیتنیک و نەتەوە و کلتور بە بنکەی زمانەکە دانێن، بە بنکەی ینی بۆ شازە لە زمانەکانە ڕوانن لە ئاست زمانەکانی ترە. لە کاتێکە ئەمە ڕێگەیەکی ڕاز نییە بەڕاستی بۆ شازە لە زمان بڕوانین، بۆیە بەڕای من دیسکریپتیڤیزم ڕاسترە و ئەمەی ڕوودا و وەکو زمانەوانێک من لێ ڕوانم. من کاتێکە سەری ئەو ڤیدیۆیم کرد خۆ من هیچ ڕقێکم نییە بەڕاستی بەرامبەر هەرێکە لەو ڤیدیۆوانەی کە بەشدارن و بۆ شێوازە زمانی کوردیان تێک و پێکیاوە، بەڵام وەکو زمانەوانێک ئەم پارچە ڤیدیۆیە کە بینیم ئەم ڕەکلامە زۆر شت بە منەڵێ. یعنی لەم ڤیدیۆ سایکۆلۆژیستەکان و زمانەوانەکان ئەتوانن تەحلیلێکی سایکۆلۆژیانە و کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردی بکەن و تەنانەت لایانی سیاسی کوردیش کە لەم چەند ساڵەی حکومڕانیە بە تایبەتی تۆ وەزارەتی ڕۆشنبیریت، یعنی وەزارەتی ڕۆشنبیری ئەبوایە گرنگی بایە بەوەی کە خەمی کۆمەڵێک پرۆژەیان بوایە کە نووسەران و ڕۆشنبیران لە کۆنەوە باسیەکەن. یەکێک لەوانە بریتێ لە مەسەلەی ڕێنووس، یاخود بریتێ لە ڕژێمی نووسین، یاخود بریتێ لە زمانی ستاندەرد، یاخود ئەوەی کە توانین پێ بڵێن لینگوا فڕانکا. یعنی ئەبوایە هیچ نەبووایە دەستیان کردا بە لینگوا فڕانکا. بەڵام هەروەکو لە سەرەتای پێم وتن ئەمانە مەبەستی سیاسی لە پشتەوە هەیە، لەبەرەوەی لە بەڕاستی لەبیرم نایە ساڵی چەند بوو، وابزانم 2013 بوو یاخود 2014 بوو، لەو ناوەیە بوو هەوڵدرا نەتەوەی کۆنگری نەتەوەی کوردی ببەسرێ. و یەکێک لە پرۆژەکانیان ئەوە بوو کە باس لە کۆمەڵێک خاڵی هاوبەش دروستکەن، سیستەمێک دروستکەن، ڕژێمێک دروستکەن کە هەر چوار وابزانم 2015 بوو بەرحاڵ ئەیانویست هەر چوار پارچەکە بە دیفاکتۆیانە یعنی لە ئەرزی واقعە بێژان بەسنەوە. بۆ منە لە ڕووی اقتصادیەوە هەوڵ بن، لە ڕووی ئابووریەوە تۆڕێک دروستکەن، لە ڕووی زمانەوانیەوە تۆڕێک دروستکەن. بۆ نمونە ئاڵایەک هەڵبژێرن لە هەموو پارچەکانە بەکاربێت. یعنی چیترەوە نەبێت ئاڵای کوردستان ئاڵایەک، باشووری کوردستان ئاڵایەک بەکارێنێ، ڕۆژاوە ئاڵایەکە تا دوایی. ینی ویسیان هەوڵ بن یەک ئاڵات هەڵبژێرن بۆ هەموو کورد لە جیهانە. ویستیان زمان بە هەمان شێوە، ویستیان زمانێک نووسین و ئەوانە هزری زۆر جوانی تیا بوو کۆنگرەی نەتەوەیی کورد، بەڵام کۆنگرەکە هەر نەبەسترا. ئیتر هۆکاری سیاسی زۆر لە پشتەوە بوو. یەکێک لە هۆکارەکان بریتی بوو لەوەی وڵاتانی دراوسەی کورد کە دژی وڵاتە شۆڤینستەکان کە دژی ئەوەن ڕەنگیان سفی بوو، دەستیان تێکەڵا کرد بە تایبەتی تورکیا کۆنگرەکە نەهاتە جێ. لەگەڵەوەی کە کۆنگرەکە نەهاتە جێ باشە، ئەوەش وتمان کێشە نییە، بەڵام حکوومەتی کوردستان وەزارەتی ڕۆشنبیری یعنی ئەتوانن پرۆژەیەک تەرخانکەن بۆ ئەوەی فەرهەنگێک دروستکەن، فەرهەنگی کوردی بۆ کوردی کە ڕێنووز یەکخەن وشەکان، ئەو وشانەی کە پێویستە دروست بکرێن، ئەو وشانەی کە پێویست ناکات دروست بکرێن بەڵام پێویستە زیینۆ بکرێنەوە. یعنی زۆر وشەمانەیە مردووە ئەتوانین زیینویان بکەینەوە. یعنی ئەگە تۆ سەری زمانی عیبری بکەی لە ئیسرائیل، زمانی عیبری کلاسیکی زمانێکی مردوو بوو، ئێستاش عیبری کلاسیکی زمانێکی مردوو بوو. بەڵام کاتێک فکری زایۆنیزم
زایۆنیگەرە هاتە کایەوە و وڵاتی ئیسرائیلیان دروست کرد، زمانی عیبری کرا بە زمانی فەرمی و ئەو کەسانی لە هەر وڵاتەکانی ترەوە هاتبوون هەر لە ڕێگەی فکری زایۆنیستیەوە ئەو زمانە ئێستا قسەی پێکرێ زین و بووک زین و کرایەوە. زمانەکە لە زمانێکی مردووە زین و کرایەوە. تەنانەت لەبیرم نەمەوە بە جوانی، بەڵام دوو زانە هەبوون، دوو زانەی زمانەوانی بشتێکی وا بووی ئیسرائیلی جوو کە لە بینی خۆیانە هەر بۆ زمانە قسەیان کردووە. دەکاتێکە ئەو کاتە زمانەکە مردوو بوو و هیچ هینێک بوون نەبوو، یعنی وڵاتی فکری وڵاتی ئیسرائیل بوونی نەبوو، بەڵام هەوڵیان هەیە بۆ زمانە قسە بکەن بۆی زمانی عیبریەکە نەمرێ. و دواتریش چی لێ هاو؟ ئێستا وڵاتی ئیسرائیل بە زمانی عیبری زمانی فەرمیانە. لە زمانێکی مردووەوە ڕۆحیان کردەوە بەبەری زمانەکەیە. لای خۆشمان وە تازە خەریکە ئێمە زمانەکە یەک دنیا چەقۆمان لێەوە بەتەماین خەنجەری کۆتاییش لە پشتی بین و بە تەواتی بیکوژین. لە کاتێکا چەندان وشەی ئێستا بۆ نمونەگرتۆ دیالێکتی هەورامانی وەربگری، یعنی لە دیالێکتی هەورامانیە بەڕاستی وشەی زۆر جوانەیە. ئێمە ئەتوانین ئەو شانە بەکاربێنینەوە لە کوردی ئێستامانە. ئەتوانین وشە لە دیالێکتەکان یەکتری وەرگین. بۆ نمونە وشەی چاپەمەنی تازە چۆتە ناو زمانی کرمانجیەوە، لە سۆرانیەوە چۆتە ناو کرمانجیەوە، پێت نەبووە لە وشەی چاپەمەنی بوونی نەبووە. کەواتە شتێکەیە لە زمانەوانیە پێی ئەوترێ لینگوە فرانکە. حەزەکەم کەمێک لە دەربارەی لینگوە فرانکاش بدوێم. دەستەواژەی لینگوە فرانکا بریتیە لە زمانێک یاخود دیالێکتێک بەکار ئەهێنرێت بۆ ئەوەی پەیوەندی دروستکە لە نێوان کۆمەڵێک گروپی جیاواز کە خاوەنی زمانی جیاوازن یاخود خاوەنی دیالێکتی جیاوازن. ئەگەر تۆ لە زمانی کوردی بڕوانی زمانی کوردی زمانێکە تۆڕی زۆر لێبۆتەوە. تەنانەت پێی ئەوترێ زمانە کوردیەکان یاخود زمانەکانی کوردی. ئەگەر سێری ماڵپەڕی ویکیپیدیا بکەن لە دەربارەی زمانی کوردی پێی ئەوترێت زمانە کوردیەکان یان زمانەکانی کوردی. لەبەرەوەی کوردی بەڕاستی ساوای لێ هاتووە خەریکە کۆمەڵێک لقی لێ جیابۆتەوە کە بە تەواتی ئەتوانین بڵین ئەمە زمانێکی جیای لە کوردی جیابۆتەوانێ. بۆیە لینگوە فرانکا ئێمە ئەو زمانەیە، یعنی لە کوردستان ئەتوانین دیالێکتێک هەڵبژێرین هەموو سپیکەرە نیش خەریکە عینە کەناڵی ڕووداوم لێ هەموو قسەکەرانی سپیکەرانی هەموو قسەکەرانی دیالێکتەکانی تری کوردستان و پارچەکانی تری کوردستان بەم دیالێکتە قسە بکەن. شتێکی هاوشێوە ڕوویە لە وڵاتی فلیپین. ئەو لە ساڵانی چلەکان بوویان چلەکان بۆ گەڕاڵە نەبووم کاتێک کە وڵاتی فلیپیندا ئەمەزرێ. لە فلیپینە زۆر زمانە، یعنی نزیکەی 170 زمان لە 100 زمان زیاتر بوونی هەیە لە وڵاتی فلیپینە. هەر ناوچە بۆ زمانە قساکەن. بۆ نمونە سێبوانەوە زمانێکە لە فلیپین زۆر جیاوازە لەو زمانی لە کەمپەنگەلەن کە زمانێکی تری فلیپینی دێنی تێناگەن لە یەکتر. هەرچەندە لەوە یەک سەرچاوی زمانی پۆڵەنیژین، بەڵام بەهەرحاڵ ئیتر 170 زمان ئەوەنە زمانی جیاواز بوونیان هەیە. کاتێک کە وڵاتی فلیپین دروستە بێ زمانی تەگالۆگ هەڵەبژێرن. زمانی فلیپینی پێی ناوترێت فلیپینی، پێوترێت زمانی تەگالۆگ. خۆی تەگالۆگە بەڵام ئێمە پێڵێن فلیپینی. بەزەر چۆنە بێ زمانی تەگالۆگ هەڵەبژێرن وەکو لینگوە فرانکا، وەکو زمانێک کە زمانێکی فەرمی بێت لە حکومەدا و هەموو لای قسەی پێ بکەن. زمانی میدیا بێت، زمانی نووسین بێت، زمانی نووسینی وێژە بێت، زمانی ڕۆژنامە بێت و زمانی لە هەمووی گرنگتر بۆیان زمانی بازرگانی بێت. بۆ ئەو کاتە ئەگەر هەڵە نەبم 120 ینی یەکێک بوو لە کەمینەکان تەگالۆکەکان. زمانی تەگالۆکێک بوو لە کەمینەکان 120 بوو، بەڵام ئێستا 170 زیاتر قسەی پێگەن. و تەنانەت هەندێک کەس سەرەتا فێری زمانی تەگالۆکە بێ وەک فێری زمان ڕەسەنەکەی خۆی بێ، لەبەرەوەی زۆر هۆکاری هەیە. یەکێک لە هۆکارەکان بریتێ لە ئابووری، لەبەری تۆ گەر بە زمانی تەگالۆک قسە بکەی ئەتوانیت زیاتر شت بفرۆشیت وەک لە کەسێکی تر کە بە زمانی تەگالۆک قسە ناکات ناتوانێت لەگەڵ کۆمەڵە خەڵکیشی زیاتر پەیوەندی ببەستێ. ئێمە لە کوردستانە ئەتوانین زمانێکی ستاندەر دروستکەین
هەرچەنە من نازانم من زۆر لەگەڵ دروستکردنی زمانی ستاندەردا ینی کاتی زۆر زۆریە بەڕاستی بەڵام زمانی ستاندەر دەگەل لە کوردستان دروست بکرێت ئەتوانیت چۆنەڵێ ئەتوانیت چەندەها هینی جیاواز وشە زیینو بکەینەوە لە وشەی زۆر جوانمانە ئەگەر تۆ سەری فەرهەنگی خاڵ بکەیت ئەگەر سێری فەرهەنگەکانی تری کوردی بکەیت بەڕاستی وشەی زۆر زۆر جوانمانە ینی بۆ زیینیان نەکەینەوە ینی هەنێ وشەیە سە بۆ من ئەو ڕۆژە فێری وشەیەکی نوێ بووم وشەی پیتۆڵ وشەی ئالەنگاری ئەو شانە بەڕاستی من تازە فێری بووم وشەی زۆر زۆر جوانی کوردین من نەمەزانی حکمت بە ئینگلیزی پێوترێ ویزدم لای من جوانتر بۆ ویزدم ئینگلیزیەکە بەکاربێنم وەک لە حکمەتی عەرەبی بەڵام کە بینیم وشەیەک هەیە لە کوردیا ئیتر داتاشا بێ دروستکراو بێ یان نا گرنگ ئەوەیە وشەکە کوردیە کە پێی ئەڵێن پیتۆڵ کە لە پیتەوە هاتووە ئیتر پیتۆڵ کەسێکە ئەگەر حەکیم بێت بەڵام پیتۆڵی بریتیە لە ویزدم یاخۆت حکمت پێوتە پیتۆڵی بە کوردی وشەکە زۆر زۆر جوانە ینی من وشەکەم زۆر بەلاو جوان حەزەکەم لە نووسینە بەکاری بێنم بەڵام ناشتوانم زۆر بەکاری بێنم ئەگەر بەکاری بێنم بەبێ لە پاشکۆی هاواتاکەی بنووسم لەبەرەوەی هەرچەنە وشەکە کوردیە بەڵام کوردێک تێی ناگا لەوانەیە پێ بڵێتەوە بۆ وشەیە و بەکارهێناتەوە خۆ دەرخەی عنی لە زمانە زاوی نازانم هەرچەنە واژ نییە من حەزەکەم وشە کوردیەکە بەکاربێنم بەڵام ناتوانم بەکاری بێنم لەبەرەوەی ئەترسم کە خوێنەر تێی نەگا لە کاتێکا وشەکە کوردیە بۆیە ناچارمەوێ پەنا بەرمە بەر وشە عەرەبیەکە بەهەرحاڵ بەڕاستی زۆر هەڵەگرێت ئەگەر ئێمە لە باسکردنی ئەوە بەردەوام بین زۆر شتی تریە باس کرێ بۆ نمونە ڕژێمی نووسین ئەو نووسینە عەرەبیە فارسیە کە ئێستا هەمانە بەکاربێنین کە ئەو ئەلفابێتە ئەبجەدیە بەکاربێنین یاخود لاتینی چۆن ڕەنووسێکیە گرتومانە بێتەوە بەڕاستی بابەتێکی فراوانە بۆیە منیش زۆر لە کاتە ناگرم بین زیاتر قوڵ بینەوە بەڵام ما بزانم شیکاریەکمان کرد بۆ ڤیدیۆکی کەناڵی ڕووداو و کۆمەڵێک دەستاژی زمانەوانیش فێر بووین لەوەی کە بزانین کە کێشەکانی زمانی کوردی چیە ینی ئەمە بەڕاستی ئارێشەیەکی زۆرێ تەنگەژەیەکی زۆرێ لە زمانی کوردیە کە ڕێگە چارە هەیە ناڵێن ڕێگە چارە نییە بە دڵنیاییەوە ڕێگە چارە هەیە بەڵام بێگومان کاتیەوێ من حەزەکەم یەکشتی تر بڵێم کەناڵەکان تەنها قەیناکە بەڕاستی تێکدانیان زۆرتر وەک لە خزمەتکردن بە زمانی کوردی بەڵام هەنێ خزمەتیشان کردووە بۆ نمونە هەن کۆمەڵێک گوشی کوردیان زین و کردوتەوە شتێکی باشە بەڵام لە هەمان کاتە لەوەی تا وشێکی کوردی زینووەکەنەوەی خزمەتێک بە زمانی کوردیەکەن لەولا هەزار پاشقۆلیان لە زمانی کوردیەوە بەرحاڵ من هیوادارم ئەو هەڵانەی کە هەیە و من ڤیدیۆکەم چەند جار بینی و کەسانی کە خەمخۆری زمانی کوردی بوون بڵیان کردوتەوە من دەستخۆشیان لێکەم و هیوادارم هەمومان وەکو کۆمەڵگەی کوردی هەوڵ بین کە زمانی کوردی لە تێکدان بپارێزین و بە شێوازێکی نەتەوەپەرستیانەش لەوە نەڕوانین بەڵام با ڕێز لە زمانەکەمان بگرین ئەگەر تۆ ڕێز لە زمانی خۆ نەگریت چۆن چاوەڕوان ئەبی کەسێکی بێگانە ڕێز لە زمانی تۆ بگرێت بۆیە من هیوادارم کە گرنگی بە زمانەکەمان بین و گرنگی بە زمانی دایکمان بین و لە هەمان کاتیشا گرنگی بە فێربوونی زمانەکانی تر بین سڵ لە زمانەکانی تر نەگەنەوە هەموو زمانەکانی ترمان خۆش بێ و ڕق هەڵنەگرین بەرامبەر زمانی هیچ نەتەوەیەک لەبەرەوەی هەموو زمانێک بەشی خۆی جوانیکی ناوازەی تایە زمانی ئینگلیزی ناوازەی تایە عەرەبی بەڕاستی زمانێکی جوان و ناوازەیە تورکی بە هەمان شێوە زمانی کوردی زۆر زۆر جوانە و من بە جوانتری دەهانم لەبەر ئەزانم کە من خۆم کوردم لەوەی لە مناڵەوە بە کوردی فێر بووم زمانی کوردی زۆر ئاساییە کە من زمانی خۆم بە جوانتر داونم بەڵام هەموو زمانێک جوانێکی تایبەتی هەیە ینی مستەحیلە تۆ ینی وەڵی چاوی کوێرە بێت تۆ زمانی عەرەبی ڕەتکەیتەوە بەس لەبەرەوەی ئێمە چی کێشێنێتەوەیمان لەگەڵ عەرەبا بۆ زمانە قوربەسەرەکەیان چی بکە ینی تۆ گەر شارێکی عەرەبی بخوێنی تۆ شارێکی خۆش و بەسوود و جوان بێت یان زمانی عەرەبی بزانی واتای ئەوە نییە تۆ دژیت نەدەوەگەی خۆتی بۆیە من هیوادارم ئەو فکرە ڕەگەزپەرستیانە و نەتەوەپەرستیە تۆخانە لە هزرمانە دەرکەین بەڵام لە هەمان کاتیشا پێویستە گرنگیشی بەپایان بین بە زمانەکەمان گرنگیدان چونکە ئەگەر ئێمە زمانێکی لینگوا فڕانکەمان هەبووە
کتێبێک بنووسرا لە باکووری کوردستان لە باشوورە ئەمان خوێنەوە سێری ئەو یەکگرتوویە جوانە لە نێوان چوار پادشاکەی کوردستانە دروست دەبێت. بەرحاڵ من هیوادارم کاتێکی خۆشتانە بێت ئێوە لەگەڵمانە بوون لە پۆدکاستی هێزر و کە لە درێژە کار و چالاکیەکانمانە لە ناوەندی زانست و فەلسەفە تا زنجیرێکی تر بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ.